بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. شادمان و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەدا بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد بوومەوە. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە پێگە و ڕۆڵی زانایانی ئاینی دەکەین لە کۆمەڵگەدا. بێگومان زانایانی ئیسلامی لە کۆن و نوێدا لە ئێستا و لە ڕابردوودا ڕۆڵ و پێگە و بەرچاویەکی یان بوونە پێگەیەکی کاریگەریان هەبووە و هەمیشە ڕاگری کۆمەڵگە بوون، هەمیشە دەستەبەرکەری ئاشتی کۆمەڵایەتی بوون لە کۆمەڵگەدا. زۆر جار دەگوترێ مامۆستایەکی لادێ هێندەی سەرۆک حیزبێک دەتوانێت کاریگەری هەبێت لە کردنەوەی کێشە و ناکۆکیەکاندا. ئێمە هەر لە لەدایکبوونی منداڵەکانمانەوە تاوەکو ناونانی، تاوەکو گەورەکردنی و پەروەردەکردنی، تا ژنهێنانی و مارەکردنی ژنێک لێی، تاوەکو مردنی و تەڵقیندادانی و ئەسپەردەکردنی بە خاک و تەواوی بوارەکانی دیکەی ژیانی مرۆڤەکان پێویستمان بە زانایانی ئاینی هەیە و زانایانی ئاینی ڕۆڵێکی کاریگەر و بەرچاویان گێڕاوە لە ژیانی ئێمەدا. بۆیە پێویستە هەمیشە کۆمەڵگە بە چاوی ڕێز و گەورەیەوە سەیریان بکە. دەسەڵات دەبێ مەمنونی زانایانی ئاینی بێ کە ڕاگری ئەو ئاشتەوایی و پێکەوە ژیانەیە کە لە کۆمەڵگەدا هەیە. واتە زۆر جار کێشەیەکی گەورەی کۆمەڵایەتی، زۆر جار ئاژاوەیەک و دژمنایەتێکی گەورە نێوان دوو عایلە، دوو بنەماڵە، دوو عەشیرە، دوو شار، دوو شوێنی گەورە بە کاریگەری و بە فتوا و بە ڕێنمایی و ئامۆژگاریەکانی مامۆستایانی ئاینی کوژاوەتەوە و کپ کراوەتەوە. واتە هەمیشە زانایانی ئاینی لە کۆمەڵگەی ئێمەدا ڕۆڵی ئاشتەوایی و پێکەوە ژیان و لێبوردەییان بینیوە. کەواتە ئەرکی جەماوەرە بە شێوەیەکی گشتی، ئەرکی دەسەڵاتە، ئەرکی میدیایە، ئەرکی لایەنە پەیوەندیدارەکانە بە چاوی ڕێز و گەورەیەوە سەیری مامۆستایانی ئاینی بکەن و لە پێگە و ڕۆڵیان کەم نەکرێتەوە. بەڵام بەداخەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە بەرچاوی نوێژ خوێنانەوە، بە بەرچاوی میدیاکانەوە، بە بەرچاوی جەماوەرەوە ئیهانە و سوکایەتی بە مامۆستایانی ئاینی دەکرێت، تیرۆر دەکرێن، ڕیشی مبارەکیان ئەسووتێنرێ و ئەنوە جۆرەها سوکایەتی و ئیهانەی دیکە کە ئەمە لە پێگە و ڕێز و شکۆی زانایاندا ناوەشێتەوە. دەگەڕنەوە حەجاجی کوڕی یوسفی سەقەفی کە یەکێک بووە لە دیکتاتۆر و خوێنڕێژەکانی ئەمەویەکان، دەڵێ ڕێزی هەموو کەسم شکاندووە، تەنها نەمتوانیوە ڕێزی شێخ حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بشکێنم، چونکە یەکێک بووە لە زانە هەرە گەورە و بەسامەکانی ئەو سەردەمی عێراق. واتە خوێنڕێژ و تاغوتێکی وەکو حەجاجی کوڕی یوسفی سەقەفیش لە بەرامبەر زانایەکی زاهید و خواویستی وەکو شێخ حەسەنی بەسریدا وەکۆڵێ خۆی گرتووە یان نەیتوانیوە ڕێز و شکۆ و حورمەتی ئەو زانایە بشکێنێ. ئێمە لەم بەرنامەیەدا دەپرسین زانا کێیە؟ بەکێ دەگوترێ زانا؟ ڕۆڵ و ئەرکیان چیە لە کۆمەڵگەدا؟ ئەرکی جەماوەر بەرامبەر بە زانایانی ئاینی دەبێت چی بێ؟ ئەرکی دەسەڵات بەرامبەر بە زانایانی ئاینی دەبێت چۆنی بێ؟ چۆن پێگە و ڕێز و حورمەت و شکۆ و کەسایەتی زانای ئاینی لە کۆمەڵگەکەماندا بپارێزین؟ کێن ئەوانەی کە دەیانەوێ ڕۆڵ و پێگە و کەسایەتی و کاریگەری مامۆستایانی ئاینی، زانایانی ئاینی لە کۆمەڵگەکەماندا کەم بکەنەوە و هۆکار چییە یان بوون ئامانجیان لە کەمکردنەوەی ئەم ڕۆڵ و پێگەیە چییە؟ ئایا ئاژاوە یەک لە دوایەکەکانی کۆمەڵگەی کوردی، کوشتن و بڕین، ئاژاوە و دژمنایەتیەکان، پەلاماردانی یەکتر، نەمانی سیلەی ڕەحم و ئاشتی کۆمەڵایەتی تا چەند پەیوەندی بە و نەمانی ئەو پێگە و ڕێز و حورمەتەوە هەیە کە لەلایەن دەسەڵات و کۆمەڵی خەڵکی دیاریکراوە بەرامبەر بە زانایانی ئاینی گیراوەتە بەر و دەیانەوێت زانایانی ئاینی بەرکەنارکەن لە بوار و کایەکانی ژیاندا و تەنها لە سوچێکی مزگەوتدا قەتیسیە بیان هێڵنەوە و هیچ ڕۆڵە و پێگەیەکیان لە کۆمەڵگە و لە ژیانی تاکەکاندا نەوێت. بۆم مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شێرزاد عەبدولحەمید زانای ئاینیم کردەوە کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرە و میوانی ئەمڕۆی بەرنامەکەمە بێ. مامۆستاگیان سڵاوی خوای گەورەت لێبێ و سپاس بۆ ئامادەبوونیشت. عەلەیکوم سەلام وڕەحمەتوڵڵی وبەرەکاتوو. سپاسی جەنابیشتان دەکەین کە جارێکیکە بەدیداری هەم جەنابت و هەم بینەران شاد دەبین ئینشاءڵڵا. زۆر سپاس دەکەم مامۆستا. لە ڕوانگەی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم پێمان خۆشە بزانین زانا کێیە و بەکێ دەگوترێ زانە، یام زانای ئاینی یا مامۆستا و ڕێنماییکاری ئاینی خەڵک. الرحمن الرحیم
الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. سلام ورحمة لخجون فايقرا برزة الكلام جنافة والتواري بنراني قيام الحسن وقاعدا وصال مسلمان لأكل تمام دين وتمام السن يارا أجر تماشا بكين بدرجاي ميجو بدرجاي تاريخ ما مستعان يعني بلين زانياني آيني قلاي بولاين دونا بو بلغري كردن لأمتو لقلانو لا همو كوملغا كان ببيت جوازي أفكار كان أديان كان وتسونيتي وكيفيتي بركرنا وكان يعني دتواني بلين زانيان صمامة الأماني همو قالوا نتويكل دماري کارا و چالاکی دڵەکانی ئینسانەکانن ئەگەر زانایەکان نەبن واتە زانایەکان دەست بەسەر بکرێن یان تیرۆر بکرێن یان بە شێوازێک لە شێوازەکان دەنجی حەقیان کرد بکرێت یان ستەریان بەرامبەر بکرێتن ئەو دەمارانە دەگیرێن کە دەمارەکانش گیران دیارە ئەو دڵە یان ئەو دەوڵەتە یان ئەو کۆمەڵگە موجتەمەعە هەمووی تووشی داڕمان و لە ناوچوون و ئینحراف و پاشاگەردانێکی زۆر دەبیتن. بەڵێ مامۆستاگیان دەچمە لای ناوبڕێک و پاش ناوبڕەکە دێمەوە خزمەتی جەنابەت بۆ تەواوکردن یا گوێبیستبوون لە وتە و پەیوەکان. بینەرانی بەڕێز دەچمە لای ناوبڕێک و پاشتر دەگەڕێمە وڵاتان. دڵنیابوون لە بوونی ناوەکەت و دروستی زانیارەکان سەردانی بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکە. دەنگدان مافێکی شەرعی و یاساییە بۆی لەم مافە بێبەش نەبیت سەردانی نزیکترین بنکەی تۆماری دەنگدەران بکە. ناونووسکردنت لە بنکەکانی تۆماری دەنگدەران بەرجەسەکردنی مافەکانتە. بەچوونت بۆ بنکەکانی تۆماری دەنگدەران دەنگی خۆت مسۆگەر دەکەیت. هەمومان بەرپرسین بۆیە هەمومان بەشدار دەبین. دەی خۆ پشتڕاستکەم ji تۆمارکردنا navê xwe ji bo dengdanê çinkî hevbeşîn di durustkirina paşa roja xwe de. کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستاگیان باسمان لەوە کرد کە زانا کێیە و بەکێ دەگوترێ زانا با ئێستا بزانین قورئانی پیرۆز چۆن باسی زانای کردو واتە ئەو ڕێز و پێگە و حرمەتەی کە قورئانی پیرۆز بۆ زانایانی داناوە کامەیە و چۆن چۆنی باسی لە پێگە و ڕۆڵی زانایان کردووە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله صلى الله وسلم وبارك على سيدنا محمد ومن والاه. سلام ورحمة الله خوشبونی خواهی وەرزارش کە بڕجێتە سەر هەمولایەکمان إن شاء الله تعالى. دیارە ئەگەر تەماشا بکەین بە درێژایی تاریخ بە درێژایی مێژوو مامۆستایان یان بڵێن زانایان بەڕاستی قەڵای پۆڵاین بوونە بۆ بەرگریکردن لە ئومەت بەرگریکردن لە گەلەکان لە موجتەمەع و کۆمەڵگەیەکان بەبێ جیاوازی یاخود بە جیاوازی ئەفکار ئەدیان و چۆنیەتی بیرکردنەوە واتە ئەفکار و ئەدیان و بیرکردنەوەکان نەبوونی ڕێگر لە بەردەم زانایانی ئومەت بۆ ئەوەی کە ڕوبەڕووی هەموو تەحەدا و ناخۆشی و نەخۆشیەکان ببنەوە. دەتوانین بڵێین زانایان صەمامەة الئەمانی ئومەتن گەلن ئەو دەمارە کارا و چالاکانن کە دەتوانن دەستەکان بە شێوازێکی زۆر نۆرمەل حرەکە پێ بکەن و جوولەی پێ بکەن و بیجوولێن بە ئارەسەیەکی تەندروستیان دابن لەناو ئومەت لەناو دەوڵەت لەناو کۆمەلگاکانیش بە هەمان شێوە ئەو دەمارە بەهێزن. بەڵام ئەگەر هات و زانایان ڕێگریان لێکرا یان دەنجی حەقیان کب کرا یان بە شێوازێکی دڕندە دەژایەتیان کرا یان بە شێوازێک لە شێوازەکان
لە پشتی هەر باگراوند و خەلفیەکەوە تیرۆر کرا یان دەنجی حەقی بکرا ئەو کاتی ئەو دەمارانەی دەوڵەت ئەو دەمارانەی دڵ ئەو دەمارانەی ناو خێزان و کۆمەلگا بەگشتی هەر هەمویان تووشی شەلەل دەبن کە تووشی شەلەل و یاخود لە ناوچوون نەخۆشی بوون دیارە مرۆڤەکە تووشی داڕمان و لە ناوچوون دەبی و دەوڵەت بە هەمان شێوە تووشی فەسادی ئیداری ئەخلاقی سیاسی هەموو پایەکان دەبی بۆیە لە ئیسلامی پیرۆز زانایان بە میراتگیری پێغەمبەران دانراون العلماء ورثة الأنبياء بميراتگیری یەک پێغەمبەرش دانەندراوە سبحان الله چکە فەرمودەکە ئەفەرمی ورثة الأنبياء نای هەموو پێغەمبەرانی تێدایە خدا رب العالمین لە یەکێک لە ئاەتەکان کە ئاماژەی زۆر ڕوون پێ دەکا فەرمی يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم أي کۆمەڵ ئیمانداران فەرمانەکانی خوا جێبەجێ بکەن و فەرمانەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم جێبەجێ بکەن و فەرمانەکانی ئولو الأمرش جێبەجێ بکەن جا ابن عباس لە تەفسیرەکەیدا فەرمی ئولو الأمر چێیە أفرمي أو كسي يعني أهل الفقه والدين وأهل الله الذين يعلمون الناس معاني دينهم ويأمرونهم بالمعروف وينهونهم عن المنكر فأوجب الله طاعتهم على عباده أفرمي أو كسانا كبراسي خلشي فير دين دكن فير الروج دكن فير دين داري دنيا داري دكن فير أمر كردن بساكة والريقري كردن لخرافة دكن بوي واجبة لسر أمت ئیتاعی زانایانی میراتگیری پێغەمبەران بکە زانایانی پەرێز پاک بکاتن بەخوای گەورە مەدحیان دەکاتن عولەمایان دینتە ڕێزی ئەو شەهادەتە بەرزەی کە زاتی پاکی خۆی دەیدا و مەلایکەتە فریشتە بەڕێزەکان دەیدەن وەکو فەرمی شەهید الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط خدا رب العالمين علمانی هینایتە ڕێزی شەهادەدان واتە ڕازگۆیی مەقامی بەرزی خودای رب العالمین مەقامی مەلایکەتە بەڕێزەکان هەندە گەورەنە لای خودای رب العالمین و لە شوێنش کە کافەرمێ قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون چۆن جیاواز دەبن کەسێکی زانا و کەسێکیش کە نەزان بیتن و لە شوێنش کە خوای گەورە جەلە جەلالوه باسی پلوپای بەرزی هەموو بڕوادارن دەکات بەڵام زانیان پۆڵین دەکات جیاوازیان دەکاتەوە وەکو دەفەرمێتن يرفع الله الذين آمنوا والذين أوتوا العلم درجات خوای گەورە هەموو ئیماندارانی بەرز کردی بەهۆی ئیمانەکەیان بەڵام ئەوانەی خاوەن عیلمن بەرزترن لە ئیماندارن مەقامیان پێگەیان پلەیان گەورەتر لای خوای گەورە هەتا خودای رب العالمین ئەو پێگە بەهێزەی داینێ کە خەڵک ئەگەر پرسیاری هەبوو ئەگەر ڕاوێژێکی هەبوو ئەگەر خەمێکی هەبوو ئەگەر سەر ئێشە کێشە مەشاکلێکی وەکو سەرەتای بەرنامەکەی جەنابەت ئاماژەت پێ کرد من المەهدی لە لەحد زانایان لەگەڵ ئومەتدان لە نەخۆشی و ناخۆشیەکان بەشداریان لەگەڵ دەکەن زانای گەورە کە لە ناو کەسایەتی و شەخسیەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم تاوا بیتەوە قەت خۆی لە ناو خەمەکانی ئومەت نادزیتەوە لە خۆشی و ناخۆشیەکان لەگەڵیدان بۆی ئەفەرمێ فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون پرسیار لە ئەهلی ذکر چێن زانایان لەو شتانێکەوە نایزانن بەڕاستی زانایان ئەهلی عەقڵن ئێستا بەداخەوە زۆر جاران دەبیستین و دەبین خەڵکێک دێن کە باس و خواسێک پێشکەش دەکەن لە دەستگا ڕاگەیاندنەکان یان لە نووسینەکان بە هەر سێ جۆرەکەی تاعن بیسترا و بینرا و خوێندرا و خۆیان بە عەقڵانی پێشانی خەڵکی دەن بەڵام عاقڵ ئەو کەسەیە کە زانابیتن چونکە بەڕاستی زانایەتەکە و عیلمەکە عەقڵەکەی پێپەروەردە دەکە و گەشەی دەکات بۆی خودای رب العالمین فەرمێ وتلك الأمثال نضربها للناس وما يعقلها إلا العالمون کاتێک کە خوای گەورە باسی هەر ڕووداوێک دەکاتن باسی هەر شتێک دەکاتن کە نمونەکی دەینتەوە ئەوانەی کە زۆر زۆر تێدەگەن لەو نمونانە زانایەکانن ئەوانەی کە خاوەن عەقڵن بۆیە زانست و عەقڵ دوو شتی لێک گێرەدراون و لەسەری هەموو شۆ کە هیدایەتی خوای لەگەردامێت ئەگەر نە عەقڵێکی وەرەدانێ ئەگەر هیدایەتی خوای لەگەڵدانە بوو و زانستێکی ڕاستەقینەی پشت ئەستور بە قورئان و سونەتی لەگەڵدانە بوو ئەوە کەسێکی عەقڵانیە بەڵام تەماشا دەکەین سبحان الله زۆر جاران بەخۆی عەقڵەکەی خۆی لەدەست دەدا بەخۆی خۆی سەرخۆش و بێهۆش دەکاتن بەخۆی پێگە و کەسایەتی و شەخسیەتی خۆی لەدەست دەداتن بەڵام کەسی زانە
بەهۆی عیلمەکەی و بەهۆی هیدایەتەکەی خوای گەورە جەلە جەلالوو عەقڵەکەی زیاتر گەشەی دەکاتن. زانان لە هەموو کەس لە خوا ترسترن ولا همو كز لخواني زيكترن سبحان الله إنما يخشى الله من عباده العلماء چن اوان زور لخوای دەترسین خوای گەورە فەرمێ زانایان لە هەموو شتێک تێدەگەن ئەوانەی وەکو باسم کرد سەرەتا کە بە حەق دەڵێن حەق و بە خەڵکیش دەناسێنن و بە ناحەقش دەڵێن ناحەق دیسان بە خەڵکی دەناسێنن کە خەڵک دەست بە حەق بگری و خۆی لە ناحەق و باتڵ و ناڕەوا بپارێزی. وی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم لە فەرموودە شیرینەکانی أفرمي فضل العالم على العابد كفضل القمر ليلة البدر على سائر الكواكب. سبحان الله بيغمبر صلى الله عليه وسلم فرمي فضل قوري عالم لا يخدع رب العالمين وكو قوري مانگوایە لە چاو ئەستێرەکان جا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی هەر مانگ ئەفەرمی مانگی چواردە چونکە مانگی چواردە دیارە مانگێکی پڕ و درەوشاوەیە و لە شەوەکانی بە تایبەتی بەهاران ئەو مانگە شەوە چەند نورێکی بەسەر زەویدا دەداتن بۆیە زانایان وەکو نور وانە وەکو ڕووناکایی وانە وەکو سێبەرێکی فێنەکەرەوە وانە وەکو لابەری خەمەکانی هەموو کۆمەڵگا مجتەماعەکان وانە وەکو پاڵپشتێکی بەهێز وانە وەکو لابەری خەمەکانی ئومەت و میلەتان وانە وەکو پارێزگاریکردن لە ماف و حەقی میلەتان وانە بۆیە وەکو سەرەتا باسم کرد سەمامەت الەمانی زانایانن وإن العلماء ورثة الأنبياء وإن الأنبياء أبزانا بيغمبر صلى الله عليه وسلم تأكيد دكاتوا فرمي زانان كميراتگری پێغەمبەران چیان لە پاش خۆ بەجێهێشتێن لەم یورثوا دینارا ولا درهما شتی دنیایان بەجێنێشتە لە بۆ ئەوانەی کە دەبن بە میراتگری پێغەمبەران صلی الله عليه وسلم ولكنهم ورثوا العلم بەڵکو عیلمیان بەجێهێشتێ عیلمێک کە خوای پێ بناسی عیلمێک کە خۆی پێ بناسی عیلم و زانستێک کە حەق بە حەق بناسی باتڵ بە باتڵ بناسی زانستێک کە لە ناو خەم و هەمی میلەت دابژی پارێزگاری بکات دەستی زاڵم بگری لەگەڵ عەدالەت و دادگەری دابی بەردەوام لەو شوێن و جێگانە دابی کە خوا فەرمانی پێکردە کە گەل و نەتەوە و هۆز و تیرەکەی لەگەڵیدایە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەیەکی دیکە پێگەی گەورەی زانایان باز دەکا فەرمێ إن الله لا يقبض العلم انتزاعا ينتزعه من العلماء ولكن يقبض العلم بقبض العلماء أفرمي خواهي قول جل جلاله قد أو علمي لناو أمته قالوا هوزو نتوكان لا نابت إلا لكاتك علم أو كاتك قيمتي نامينية كعالم كان زانيا كان من أو عالماني كبتواوي دستيان بعلم وبشريات وبسنة بيغمبر صلى الله عليه وسلم قرتيان أو زي بيغمبر صلى الله عليه وسلم دواتر رون كرنوشي زور بهز ندا أفرم هر كاتك أو عالمانا نمان استا أجر تماشا بكين دجمنكاني أو دينا چۆن دێن لە پێگەی زانایان دەدەن چونکە ئەو زانایانە بەڕاستی بەرگریکەری هەموو مافەکانی میلەتە چەوساوەکانن بەڵام کاتێک لە پێگەی زانایاندا واتە عیلم و عولەما قیمەتی نەمان ناو کۆمەلگا بە کەیفی خۆی ئەواندا دەتوان بەکاری بینن بۆ هەر قۆرتێکی بن بۆ هەر هەڵدێرێکی بن بۆ هەر دۆزەخێکی بن بەکەیف خۆیان سوکانی دڵی میلەت و گەل لەدەستی ئەوانە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەر کاتێک ئەو عالمانە نەمان خەڵکەشکە دێن دروست دەکەن بێدینەکان ئەوانەی کە بەرژەوەندیان لە نەمانی حەقە دێن خەڵکەشی دروست دەکەن لە شێوازی عولەما عەمامەیەکی لەسەر دەکەن جوبەکی لەبەر دەکەن ئەگەر خەڵک پرسیار و ئەگەر ڕاوێژ هەبوو بچیتە لای ئەوان لەسەر چۆک دابنیشی ئەوانش کە فتوا دەن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەم خۆیان گومڕا دەکەن هەم خەڵکیش گومڕا دەکەن کەواتە زۆر گرینگە وەکو جەنابەت سەرەتا ئاماژت پێکرد میلەت گەل و نەتەوە و دەسەڵات و حکومەت و لایەنی پەیوەندیدارەکان ڕێزی زانایەکان بگرن ڕێزگرتنش بە دەست ماچکردن نییە ڕێزگرتن بە چوونە لای سەری دیوەخان و شوێنە گەورەکان نییە لە کورسی پێشەوەدانیشی ڕێزگرتن بەوەی قیمەتی عیلمەکەی بگیرێ کە زانست و عیلمەکە لە موقعە بەهێزەکان جێبەجێ بکرێتن نەک هەر بەرواڵەت بڵێ دەستی ئەو مامۆستایی ماس دەکەم بەڵام لە پشتۆش خەنجەری ژاراوی لێ بدەی بۆیە بەڕاستی زۆر گرینگە کە ئێمە بزانین پێگەی زانا و پێگەی عیلم چییە زانایان بەڕاستی دائیمەن چاویان کراوەیە لە هەموو ڕوودا و لە هەموو ئەحداس و گۆڕانکاریەکان کە ڕوو دەدەن زانایان بە چاویلکەی ڕەش و سەیر ڕووداوەکان ناکەن
بەڵکو کە دەڵێن چاوکراون چونکە بینینی قورئانی بینینی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بە شێوازێکی ئێژدی هەموو ڕووداوەکان وەک خۆی دەبینی و تەفسیر و ڕاوەی صحيح قرآن وسنتي بيغمبر صلى الله عليه وسلم بودك وكو فرمي خواهي قال أفمن يعلم أن ما أنزل إليك من ربك الحق كمن هو أعمى إنما يتذكر أولو الألباب براسي خلق أجر تماشاب كين زور بي زوري نابنان كردواري خومن قصشي زور جواني زور جاران كدين أو خلقي خومن هلا إنصافي خوان لباتشي خوانا دلين ما مستا إيما سبارت بإيوة ما بس يعني كابو خوان أجن نخوين دوار بن وكو كسشي تشوير وين وكو نابنا وين هيز نازانين ئێوە دەوی فێرزانستماکەن بۆی خوای گەورە جەل جەلاله ئەو قسەی کوردەواری ئەو تەواضعی میلەتی کوردەواری خۆمان لە قورئان وەرگیراوە کە خودای رب العالمین فەرمێ إنما يتذكر أولو الألباب خاوەن عەقڵەکان خاوەن ژیرەکان چاوکراوەکان ئەوان کە خەڵک هەمووی چاوی بەستە چونکە بە هەر بەڕاستی ئەو موامەراتانەی کە دەکرێت ئەو پیلانانەی کە دروست دەکرێتن بەرامبەر میلەت بەرامبەر خەڵک لە هەموو پێگەکان ئەوجا ئەوەی نووسەران و مامۆستایانی زانکۆن زۆر جاران زانایانیشن دەتوانن فێڵ لە هەموو کەسەکان بکەن عابیدەکان هەتا بەڵام ناتوانن فێڵ لە زانای ڕاستەقینەی دەستگیر بە میراتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم قەت بکەن چونکە زانا کاتێک خۆی لەناو کەسایەتی و شەخسیەتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دیتەوە و لەناو شەریعەتەکەی خوا دیتەوە ئەو پێگە گەورەی دیتەوە قەت خۆی نادۆڕنی نمونەکی بچووک دەین هەزار ڕەحمەتی لێبی مامۆستا محەممەد سەلمان پاک کە بەڕاستی یادی بەخێر کە زانایەکی گەورە بوو دەتوانم بڵێم مفتی پاشی مامۆستا عەبدولکەریم مدەڕیس هەموو عێراق بوو کە کەسێکی کوردەواری خۆشناوەتی خۆشمان بوو بەڵام بەداخەوە ئێمە ناتوانین و نەمانتوانیا بەڕاستی پێگەی زانای خۆمان وەکو خۆی تەماشا بکەین و قەدر و قیمەتیان لە شوێنی خۆی دابنین و بە قسەیان بکەین و وجیان بکەین و لە پشتیان بین زۆر جوان قسەکانی دەفەرموو دەیگۆ ڕۆڵە گیان بە فەقێکانی دەفەرموو علم و زانست دەبێت زیارەت بکرێتن نەک زیارەتان بکاتن یعنی دەبێت ئەو خەڵکی کە دەوێت بە دوا عیلمدا دەبێت لەسەر چۆک بێ لە حوجرە و لە پێگەی لای عولەمایان دانیشتو عولەما نایبستە لای دەرگای سوڵتانەکان هەم زانستەکەی هەم پێگەی خۆشی سووک بکاتن جوبەکی لەبەرداوە سوبحانەکە لەشێکی لاوازی هەبوو جوبەکەی خۆی ئەوها بەرز دەکردەوە عەفوەن بەڵێ مامۆستا ڕۆڵی ڕاستەقینەی زانایانی ئاینی لە کۆمەڵگەدا چییە یان بۆ منە دەبێت زانایانی ئاینی چ ڕۆڵێک بگێڕن لە کۆمەڵگەکەی خۆیاندا کاتێک کە دەبنە میراتگری پێغەمبەران و میراتگری پێغەمبەرانن لە دوای ئەوان بەڵێ دیارە شتێکی بێگومانە بەڕاستی ڕۆڵی زانایان بریتێ لە هۆشیارکردنەوە هۆشیارکردنەوەی خەڵکە هۆشیارکردنەوەی خەڵکە کە قەدیم ئەگەر تەماشا بکەین پێغەمبەران کە هاتن ئەوە پەیامی ڕاستەقینەیان بوو کە اعبدوا الله خوا بپەرستن واجتەنیبوا الطاغوت و پشت لە تاغوت و ملهوڕەکان و ستەمکارەکان بکەن جا ئێستاکە لەوانەیە خەڵک ئەوها لە بەرچاوی نەبی بتێک بتاشی و کڕنۆشی لە بۆ بات مەتاوەتی لەوەی ناو کۆمەڵگای ئێمە بەڵام ئەگەر سەیری شێوازێکی دیکەی بکەین چونکە جەهالەتی سەردەمی ئەبوجەهل هەر ئێستاش ئەبوجەهل میراتەکەی هەرمایە خۆ بەڵام بە شێوازێکی دیکەی مۆدێرن بۆ یاغەکی لێدراوە لە بەرچاوی خەڵک جوان کراوە بۆیە پێگەی زانان بریتێ لە هۆشارکردنەوەی خەڵک کە خەڵکی هۆشیار بکەینەوە بەڕاستی ئەو خەڵکە کاتێک کە بەنجی لێدرا لەگەڵ بەنجەکەی لە جیاتی ئەوی نەشتەرگەری بۆ بکرێتن ئەو نەخۆشەی کە هەیتی چارەسەری بکرێتن بەڵام چونکە ئەو کەسێک کە بەنجی لێداوە کەسێکی مدەبیڕە کەسێکە بە بەرنامەیەکی داڕژرا و بەنجەکەی بەکارهێنەوە کە بەنجی لێدا گەودیشی دەکات لە جیاتی چارەسەرکردن بەڵام زانایان دەبی ئەو بەنجەی لە خەڵک دراوە سەبر وا بکەن ئەو بەنجە بەری بدات هۆشیاری بکەنەوە کە هەستی تۆ ئەو تەپ و تۆزە لەسەر بیر و باوەڕی خۆی لاب باتن و دواتر بیری خۆی بکاتەوە تەماشای ڕووداوەکان بکە بزانی چێ حەقە چێ باتڵە بەدوای حەقەکەی بکەی واز لە باتڵ بینیتن بزانین چیهان کەسابەت حەڵاڵە دەستی پێوە بگریتن بزانین چیهان ئافرەت باش و چاک و پاکە بۆی بیکاتە دایکی منداڵەکانی مستەقبەلی خۆی ئەوەی بخوازیتن بزانین چیهان جیران باشە جیرانەتی ئەوەی بکاتن بزانین چیهان دەست و پەیوەند و خەڵک و کۆمەڵ باشن لەگەڵ ئەوانە دابنیشی و لەگەڵ ئەوانە سوود ببینیتن بۆیە زانایان ئیشیان ئەوەی کە خەڵکی هۆشیار بکەنەوە ئەو کاتی کە خەڵک هۆشیار بووە وەک پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کە لە مەکە وای کرد لە عهدی مەکە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم
لە ماڵی ئەرقەمی کوڕی ئەرقەم لەو کاتێککە دادەنیشتن پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆ داوای لەوان نەکرد کە نوێژ بکەن بە ڕۆژی بن زەکات بدەن حەج بکەن بەڵکو لەو کاتی تەنها ئیشی لەسەر فکری ئەوان دەکرد لەسەر چۆنیەتی هۆشیارکردنەوەی ئەوان دەکرد بۆی ئەو کۆمەڵی کەمە کە هۆشیار بوون و توانیان مەدینە دروستکەن توانیان دەوڵەت دروستکەن چونکە ئەگەر دوو کەسی هۆشیار لەناو کۆمەلگابی زۆر باشترەوەی کۆمەلگا هەر هەمووی بەڕاستی وەکو بەنجلێدرا وابیتن ئەو کاتی هیچ خێری پێوە نامینێ بۆیە زانایان هیچ کاتێک ئینکاری حەقیان نەکردیە زاڵم و ستەمکارەکان کە حەق دەبینن بەڵام ئینکاری دەکەن و خوای گەورە جەل جەلالوهو فەرمێ بەل هو آیات بەیونات في صدور الذين أوتوا العلم وما يجحد بآياتنا إلا الظالمون ستەمکارەکان چونکە بازاری خوان کە دەبینن ئەگەر خەڵک هۆشیار بیتەوە دوای ستەمکاری ناکەوی خەڵک هۆشیار بیتەوە ماری حرام ناخوا خەڵک هۆشیار بیتەوە درۆی ناکە خەڵک هۆشیار بیتەوە پەنا بە خۆدایان پیسی ناکە خەڵک هۆشیار بیتەوە ڕیبای ناخوا خەڵک هۆشیار بیتەوە ئەو هەموو کێشە و پاشەگەردانی و ئینحراف و لادانی خێزانی کێ هەیە ئاگادار دەبیتن چارەسەری نەخۆشیەکانی خۆی دەکات بەڵام ئەگەر وەکو جەستەی تەپیوی لێ هات کە وەکو باسم کردسا کە بەنجی لێ دراوە وەکو جەستەی تەپیوی لێ هاتیە پێویستە زانایان بەڕاستی خەڵکی هۆشیارکەنەوە خەڵکی هۆشیارکەنەوە فاتقوا الله ما استطعتم ئەوەندەی کە توانان هەیە کە لێرەوە بەڕاستی لەو مینبەرەوە مەزلومیەتی زانایان لێرە باز دەکەم کە پشتی شێر درایتە کەسانێکی بێدین کەسانێک بەرژەوەندی خواز کەسانێک کە تەنها هەلپەرست و خۆپەرستن تەنها بەرژەوەندی خۆیان دەوێتن بەڵام هیچ پشکێک نەدرایتە زانایانی گەورە کە هەر ئومەتێک هەر کۆمەلگایەک هەر دەوڵەت و حکومەتێک کە هاتە ڕێزی زانایانی گرت لەسەر چۆک دانیشت ئەو کاتی قەدری زانایەکانی خۆی ینی قەدری علمی گرت قەدری عولەمای گرت ئەو میلەت و کۆمەلگا و دەوڵەتە بەرەو پێش دەکەی بەڵام کە دەرگاکەی داخست و زانایانی بە شێوازێک لە شێوازەکان زەلیل کرد ئەو کاتی بەڕاستی میلەت بەرەو زیلەت دەڕواتن میلەت بەرەو لە ناوچوون دەڕواتن بۆیە خاڵی وەچەرخانە کە زانان ئومەت و میلەت هۆشیار بکەن ڕاستە ئێستا خەڵک گوتی ناتاشی بە شێوازێک کەشتەشکە دەپەرستی بڵێ مامۆستا زۆر جار بەشێک لە دەسەڵات بەشێک لە خەڵکی پێی وایە ڕۆڵی ڕاستەقینەی مامۆستای ئاینی و زانایانی ئاینی بریتە لە سوچی مزگەوتەکان و میحرابەکان و ژنمارەکردن و تەلاقدان و دابشکردنی میرات و کۆمەڵێشتی دیکەی نێوان بەندە و خوا واتە ڕێخستنی پەیوەندی نێوان بەندە و خوایە و نابێ مامۆستای ئاینی تەداخلی کاروباری خەڵک و لایەنی کۆمەڵایەتی و لایەنی سیاست و اقتصاد و ئابووری و بە هەڵدێرانچوونی کۆمەڵگەکەی و حرام و لایەنی ئەخلاقی ئەم شتانە هیچ تەداخلێکی هەبێ ئایا ڕۆڵی ڕاستەقینەی زانایانی ئاینی ئەمەیە کە بۆ نمونە تەنها لە مزگەوتێکدا ڕۆڵ بگەڕن و ئیدی هیچ عیلاقە و پەیوەندیەکیان بە کۆمەڵگەکەی خۆیان و نەبێ کۆمەڵگە بە چه قارێک دەڕوا بەرەو چه هەڵدێرانێک دەڕوا یا هەر ڕۆژەی و چ دەوڵەت و چه حیزبێک و چ کەسایەتێ یاری و پەتپەتیان بە میلەتەکە یانە بەڵێ دیارە دەسەڵات هەستەمکارەکان هەموو کاتێک ویستیان بەڕاستی زانایەکان دەستەمۆ بکەن یان تەفرەقیان لە بین دروستکەن یان دابەشیان بکەن کە ئێستا کە لێرەوە هەر لە بۆ جەناب و هەموو بینەران باز بکەم تەنها زانایان دابەش نەبووین ینی ئەو خەڵکە کەویستیتی ئەو قومبلە یاخود ئەو بەردە گەورەی بێختە ناو ئەو گۆمەی کە هەریەک بەلایکی داباتن هەرچینی زانانی کەرت و پەرد نەکردیە بەڵکە گەنووسەرەکان تەماشا بکەین چینی بەناو ڕۆشنبیر تەماشا بکەین مامۆستایانی زانکۆ تەماشا بکەین حتا دکتۆرەکان تەماشا بکەین هەر هەمووی دابەش بووە سبحان الله هیچی لەسەر ڕۆڵی ڕاستەقینەی خۆی ناڕواتن لەسەر ڕێڕەی ڕاستەقینەی خۆی ناڕوە بۆیە وڵات تەماشا دەکەین هەمووی سەرا و ژوور بوو ینی کەسێک ئیشی خۆی نازانی کە ئیشی خۆشی تێ ئیشەکەی خۆی نازانی بۆ چونکە کەسێکی کۆمەڵێکی کەمی منەظەم توانیتیان ینی کاروبار و هەدەف و ئامانجی هەمووان بزر بکەن تەنها هەدەفی خۆیان ئەوەی کە پێیان تاحقیق و جێبەجێ بکەن دیارە ئەوەی کە جەناب باسی کرد ئەگەر ئیسلامەتی و دینداری و پێگەی زانیان وای لێ هات ئەوە وەکو تەشبیه نەبێتن ڕۆڵی کەنیسەکانی لێ دێت کە ڕۆڵی کەنیسەکانش تەمان هەر ئەوەندەیە لە ناو کەنیسەی عیبادەت بکرێت کە هاتە دەرێت چ دەکات چ ناکە و کەیف خۆیتی ئەگەر ئیسلامەتی ئەومانە واتایی هەبی زۆر لە مێژە لەلایەن دوژمنەکانەوە لە گۆڕ نرابوو بەڵام ئیسلامەتی وە پێگەی زانیان قەت ئەوە نەبووە چونکەمە لە سەردەمەکانی پێشترش دەسەڵات و سوڵتانەکان زۆر جار هەوڵیاندایە بە چەندین عولەمایان
لە بەندین خانەکان سزن کردیە و بە تەعزیب و ئەشکەنجە و ئازار شەهیدیان کردین لە ناویان بریان دەربەدەریان کردینە یان بە شێوازێک لە شێوازەکان لە ناو کۆمەلگا دووریان خستینەوە بەڵام کۆمەڵە عولەمایەک هەرماون بۆی بەرگریەکی سەرسەخت بکەن لە ماف و حەقی خوا و لا ماف و حەقی میلەت وەکو ئیمامی ئەحمەد وەکو گەورەمان ئەبوو حەنیفە گەورەمان شافعی وەکو ئەو هەموو زانا گەورە ئیبن تەیمیە هەر بە تایبەتیەوە نمونە بچووکەی کە مۆغۆلەکان کە هاتن بەغدایان داگیر کرد لەو کاتە ئیبن تەیمیە کە هات بەرگریەکی زۆری کرد کە مجاهیدێکی گەورە بوو بەرامبەر مەغۆڵەکان کە سەرکردەیان هەبوو ناوی قازان بوو لەو کاتی گوتی قەت مەلای بەغیرەتی وەکو توم نەدیتیە زانای بەغیرەتی وەکو توم نەدیتیە وەرە چت دەوێت لۆ جێبەجێ بکەم جا لەو کاتی گوتی دەمەوێت بەڕاستی بەندکراوەکان ئازاد بکەیت گوتی باشە بەندکراوی مسلمانان ئازاد دەکەم بەڵام ئیبن تەیمیە فەرمووی دەبی بەندکراوی نەسڕانیەکانش ئازاد بکەیت ئەوجا ئەو کاتی ئەمن هەدەف و ئامانجەکەم جێبەجێ دەبی کەواتە بەڕاستی زانایان هەر بۆ خۆیان نەژیان بۆ مسلمانان نەژیان بەڵکو تەماشا بکەیت بۆ غەیری مسلمان ژیانی خۆیان بەخت کردیان ئەگەر ئیسلامەتی تەسک کراوە تەنها لە مزگەوتێ و بڵێ پەیوەندی خۆت و خوا و خەلاس و براوە نێتە ناو بازار نێتە ناو جامیع و پەیمانگاکان نێتە ناو دەسەڵاتەکانی یاسادانان نێتە ناو خێزان نێتە ناو تیجارەت و بازرگانیکردن ئەو کاتی ئیسلامەتی ڕۆحی ڕاستەقینەی لەدەست دەداتن شتێکی بەڕاستی ڕۆتینیات دەمێنێتەوە ئەو کاتی هەدەف و ئامانجی شەیتان و کادیرەکانی جێبەجێ دەبیتن بەڕاستی و پێگەی زانان نییە و کاری زانان نییەوە زۆر باش مامۆستا زانە دەبی پەنجە لە سەبرینەکان دابنێت بەڵێ مامۆستا زۆر جار ئەبینین زانایانی ئیسلامی لە کوردستان دەتوانن ڕۆڵی بۆ نمونە محکەمە و دادگاکان بگێڕن لە ئاشتەوایی خەڵک یا لە پێگەیاندنی کوڕکچەکان لە ڕۆڵی پۆلیس و دەستگا ئەمنیەکان ببینن لە کەپکردنەوەی ناکۆکیەکان و نەهێشتنی ئاژاوە و دووبەرەکی و شەڕی دوژمنایەتی ئاشتەوایی و پێکەوە ژیان بخڵقێنن زۆر جار ئەتوان ڕۆڵی وەزارەتی دارایی ببین لە کۆکردنەوەی زەکات و خێر و سەدەقە بەسەر هەژارەکانی دابی بەخشنەوە واتە هەژارەکان لە نەبوونی لە دزی لە کۆمەڵی لە تاوانی دیکە ڕزگار بکەمە بێژگە لەوەی کە پەروەردەیەکی بەردەوامی کۆمەڵگە دەکەنەوە کە دەستپاک بن کە ڕێزی یاسا بگرن کە ڕێزی ژینگە بگرن لەگەڵ هەموو ئەرکەی کە لە یەک کەسایەتیدا کە پێی دەگوترێت زانای ئاینی کە بۆ حکومەت و بۆ دەسەڵاتی دەگێڕێ لە پێناوخوای گەورەدا بۆچی دەسەڵات لە بەرامبەر ئەم هەموو چاکەیەدا ڕێز و پێگەی شیا و بۆ زانایانی ئاینیمان دانانێ و ڕووداوە یەک لە دوایەکەکانی ماوەی ڕابردوو شایەتی ئەوەن کە دەسەڵات هیچ پێگە و ڕێزێک بۆ زانایانی ئاینی دانانێت. دیارە ئەگەر وەکو یەکێک لە حەکیم و دانەکان باز دەکە ئەگەر کۆمەلگایەک بتەوێت کۆمەلگایەکی داتەپیوی لێکەی کۆمەلگایەکی کە لە پەل و پۆی بێخی وەکو باڵندەیەک کە هەموو بارەکانی دەربێنی هیچ لەسەر سێ تەوەر دەکەن یەکەم لەسەر دایک و دووەم لەسەر خودی مەسەلە ماڵ و سێم لەسەر ینی کە پەروەردەیە سێم لەسەر عولەمای دەکەن ئێستاکەش ئەوانە هەموو ڕۆڵەکانیان بەڕاستی ئیفریت کردیە کا دایک ڕۆڵی مایە ئەگەر تەماشا بکەین کا ماڵەکانمان ئەو ماڵەنن کە کاریگەریان هەیە لەسەر کچ و کوڕەکانمان وەکوا ڕۆڵی زانایان ینی پێگەی زانان کە هەیە بەڵام کا چ پشکەچیان دەرایتی فەرموو ئەوە ئیعلامەکەی جەنابتان کەم و زۆرێک هەندێک مامۆستایان دەینتە سەر کە بەرنامەیەکتان هەیە و دەست خۆشیتانی دەکەین و ئەوزا و دەستگا و کەناڵە ڕاگەاندنەی کە کەمن بەڕاستی بەرامبەر ئەو تەوژمە خراپەی کە هەیە کە هەم ڕۆڵی زانایان بە کەم سیر دەکاتن و هەم ئیش لەسەر ڕووخاندنی لایەنی ڕەوشت و عەقیدە و بیر و باوەڕ و ئەخلاق و وەزانستی کۆمەلگای دەکاتن پشتی شێر درایتە ئەوان بۆی ئەوانە هەدەفی خۆیان جێبەجێ کردیەوە حەسەن ئەمە بەڕاستی دەسەوسان ناوەستین هەتا ئاخر نەفەس کە تێماندا هەبیتن بەڵام زۆر جارە وەکو جەنابەت باسی کرد لەگەڵ ئەو هەموو ماندیبوونەی کە مامۆستا و زانا و دانایەکان کاتێکی دیاریکراو نییە بڵێن ئەوە دەوامیان هەیە هەموو کاتێک لەگەڵ خۆشی و نەخۆشیەکانی خەڵک داینە بەتایبەتی ئەو زانەوەکو سەرەتا باسم کرد کە لەناو پێگە و کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم تاواینەوە کە بۆ خوا دەژین کە لە پێناوی خوا دەژین کە پێویستە بەڕاستی کە لە زۆر وڵاتان مافوری سۆر ڕادێخرێ لە بۆ زانایان بەڵام لە وڵاتە دکتاتۆر ستەمکارەکان مافوری سۆر ڕادێخرێ لۆ ستەمکارەکان پێگەی عولەماکانش ئەوها فڕێ دەدرێ و بە شتێکی کەم سیر دەکرێت و تەماشا دەکرێتن لە جیاتی پاداشت بەڵام ئەوەی کە من مەبەستمە لێ ڕابگەینم ئەم بە جەنابەت
کە ئەسلی ئیشی مامۆستایان ئەو مامەڵەی کە دەیکەن زانایان مامەڵەکە لەگەڵ خودی خەڵکەکەی نییە، مامەڵەکە لەگەڵ خواجە لە جەلال لەگەڵ پەروەردگارە. نوێ پێغەمبەران عەلەیهیمو سڵاتو کاتێک لەگەڵ ئەو هەموو ماندیبوونەی کە دەیان کرد، ئەو هەموو ئەشکەنجە و ئازاری کە لە مقابل ئەو لە زیادی پاداش دایاندەمە پێغەمبەران عەلەیهیمو سڵاتو وسەلام لەکاتی پێغەمبەران لەسەر کارەکەی خۆیان سارد نەدەبوونەوە. قل يا قوم لا أسألكم عليه مالا ولا أجرا إن أجري إلا على الله إن أجري إلا على رب العالمين. ئەو مامەڵێ چونکە لەگەڵ خوایە پاداش دەکەن لە خوا داوا دەکرێت، ئەگەرنا بە کەمترین شت بە چاوسۆرکردنەوەیەک بە تەهدیدێکی بەگرتنێکی بە شەهیدکردنێکی مامۆستای ئەوە دەبی زانیان سارد ببنەوە. بەڵام چونکە مامەڵەکە لەگەڵ خوایە ئەوە مامەڵەکە زۆر کارەکە زۆر گەورەترە بۆی مامۆستایان زانیان قەت سارد نابنەوە. و پێویستە یعنی وەکو جەنابیشت باس کرد بەڕاستی هەل جەزاء الإحسان إلا الإحسان، ئینساف چاکەکردن پیاوەتی و غیرەت و مەردایەتی لەوەیدا کە پاداشتی چاکە بە چاکە بدرێتەوە، نەک پاداشتی چاکە بە خراپە و بە تەشیر و بەناو زراندن و بەلابردن و بە ئیهانەکردن و بوانە بدرێتەوە. زۆر باشە مامۆستا، کاتێککە مامۆستایانی ئاینی هەمیشە خزمەتکاری جەماوەر و خەڵکن، هەمیشە بۆ منە ڕێنماییکاری خەڵکن، دەبێت خەڵک و جەماوەر چه ئەرک و ڕێزێ بۆ مامۆستای ئاینی دابێنێ، یا ئەرکی جەماوەر بەرامبەر بە زانایانی ئاینی چییە و دەبێت چۆن پاداشتی ئەو چاکە و ماندووبوونەی ئەوان بدەنەوە. بڵێ دیارم مامۆستایان زانانی بەڕێز ئەو پەیامەی کە پێیکەن کە ئاراستەی جەماوەرەکان دەکەن، چازانایەکی بەڕێز لە سەمینبەری پێغەمبەر صلی الله علیه وسلم یان لە حوجرەیەک یان لە دیبەیتێک یان لە هەر شوێن و جێگایەک ئەو پەیامەی کە پێیتی کە ئاراستەی دەکاتن پەیامێکی دڵسۆزیە. بۆی ئەو پەیامە دەبێت بە دڵسۆزی وەربگیرێ، کە وەرزگیرا دەبێت جێبەجێ بکرێتن. قەومەکانی پێشتر کاتێک پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام ئەو پەیامەی خۆیان ڕادەگەیان، چونکە ئەوان بەڕاستی نەیان دەویست ئەو پەیامە وەربگرن، دەهاتن جێزگەکەی خۆیان قەپات دەکرد. یان زۆر خەڵک کە لە قەناتەکان دەگەڕێت چیهان فلیم چیهان دراما چیهان شتێک کە بەڕاستی لەگەر قیەم و ئەخلاق و ڕەوشت و دینی ناگونجێ ئەوەی سیر دەکات. بەڵام ئەگەر مامۆستایەکی ئاینی یان زانایەک بێتە سەر لەوانەیە بە شێوازێکی کلاسیکی سیر بکە و تەماشا بکاتن، زۆر ئیهتیمام و گرنگی پێ نەداتن، بۆی جۆچکەکانی خۆیان دەگرت ئەوان. بەڵام پێغەمبەران هەر بەوە وازیان نەهێنا، بەڵکو دەنگی خۆیان بەرز کرد وەکو مایک و ئەو سەماع و بوقانێکە هەیە شتێکی وایان پێیا کرد کە گەورەمان نوح عەلەیهی سەلام یا قومی ئینی دەعوت قومی لەیلا وەنەهارا، ئەو زارە پەردەچی ڕەشیان بەسەر دموچای خۆیاندادا. بەڵام میلەتی هۆشیار، میلەتی بێدار، میلەتی بەوەفا ئەوەیە کە بەڕاستی بەوەفابی بەرامبەر زانا و بەرامبەر دانا و بەرامبەر حەکیم و کەسە زاناکانی خۆیان. بۆیە دەبی هەر ڕێزگرتن نەبی، بەڵکو دەبێت جێبەجێکردن بی. چونکە ئەصحابی پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک لەسەر مینبەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتاری لە مسلمانان دەدا، ئەوە سیفەتیان نەبوو بڵێن قالوا سمعنا وعصينا بیستمان، بەڵام پشتی تێدەکەین نا، دەیانگوت قالوا سمعنا وأطعنا. کاتێک کە بیسمان یەکسەر جێبەجێ دەکەین بۆیە دەبێت پشتگیری عولەمایان بکەن، بەڕاستی پێگەی زانیان پشتگیری زانیان بکەن. لێرەوە خەڵک نەڵێتن مامۆستا چونکە بەخۆی مەلای و مامۆستا بۆی وا دەڵێ نا، ئەمن ئەسڵەن فەقیهی و مامۆستایانەمە، قوتابیەکی بتووکی ئەو مامۆستا و ئەو زانا گەورانم کە مەبەستمەوە دیفاعی لێ بکەن. چونکە وەڵڵاهی هەر کاتێک زانا زەلیل کرا ئومەت زەلیل دەبیت، هەر کاتێک زانا عیزەتی هەبوو گەردەنی دیار بوو و لەناو خەڵکدا ڕێز و تەقدیرێکی گەورە گیراوە ئومەت و میلەت و جەماعەت پشتگیری کرد و سەری خست، ئەو کاتی نیشانەی ئەو ئومەتە هۆشیارە، ئەو ئومەتە بێدارە، ئەو ئومەتە خێری پێوەیە. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ دوو چین هەنە لەناو کۆمەلگادا، ئەگەر چاک بوون باش بوون پاک بوون ئەو بەڕاستی هەموو ئومەت باش دەبێت. یەک لەوانە عولەمایە، العولەما ئەوزەوە الئومەڕا، پاشان کار بەدەستەکان کە سەرەتا دەڵێن عولەمایە بەڕاستی، چونکە عولەما ئەگەر هاتوو باش و چاک و پاک و هۆشیار بوو دینێکی ڕاستەقینە و بەلاغەکی مبینی بۆ خەڵکی گەیان، ئەو خەڵکەش دەبێت بە وەفابی بۆی پشتگیری مامۆستایان بکا و پشتگیری زانا و دانایان بکاتن بە هەموو شێوازێکی. بەڵێ مامۆستایان لەسەر پێگە و ڕۆڵی زانایان، قەدر و شکۆی زانایان و ئەرکی جەماوەر هەر شتێکی دیکە لەبارەی زانایانەوە
پێم خۆشە گوێبیستی کۆتا قسە و سەرنجی جەنابتان شتێک من نەمپرسی بێ و پێویست بکات جەنابەت ئاماژەی پێ بکەیت. بەڵێ شتێک زۆر پێم خۆش و باسی کەم گەورەمان عومەر کوڕی خەتاب خوا لێ ڕازی بیتن کە دیارە ڕۆژێکە لە ناو زانایان چونکە دائیمەن پرس و ڕاوێژ دەکرد سەرکردەیەک بوو تێگەیشتوو لە قورئان و سونەت سەرکردەیەک بوو موژدە پێدراوی بەهەشت فاروقی ئیسلام فەرق و جیاوازی دەکرد لەناو حەق و باتڵ بەڵام کاتێک دەویست قەرارێک دەربکاتن ئەهلی حەل و عەقدی کۆ دەکردەوە بەڕاستی جێگای داخە جێگای خەفەتە کاتێک ئەو هەموو قەرارە دەدرێ بەسەر ئەو میلەت و جەماعەت و بەسەر زانە و دانەشدا دەڕوا ئاخیر ئاگامان لە هیچ نییە کە ئاخیر موامەرەکە بەسەرمان دادێتەوە ئاگامان لە هیچ شتێکمان نەزانیە ئەوە جێگای داخە بەڕاستی چونکە ئەگەر هات و سەرکردەی دڵسۆز ئەو سەرکردەیە کە پێش ئەوەی بقەومێتن پرس و ڕاوێژ بکاتن بە زانا و دانایەکان چۆن ئەو بابەتە تێپەڕێنین چۆن ئەو کۆمەڵگایە بکەینە کۆمەڵگایەکی تەندروست بەختەوەری بکەین چۆن ئەو خەڵک و میلەتە بەو داهاتی کە لە بەردەستیدایە ئەو خەی لە خۆی بکە و بێوەی بیتن دەبی پرس و ڕاوێژ بە زانایانی ڕاستەقینە بکرێت نەک پرس و ڕاوێژ بە کەسانێکی مشەخۆر بکرێت کەسانێکی هەر بەرژەوەندی خواز بکرێت کەسانێکی خۆپەرست بکرێتن کەسانێکی گەندەڵ بکرێتن ئەو ڕوو بەداخەوە ئەوەندەی کەسی خراپ سینجی لە پێشە و مستەشارە و پرس و ڕاوێژی پێدەکرێت هیچ پرسێک بە زانە و دانایەکان ناکرێت بۆیە گەورەمان عومەر کوڕی خەتاب فەرمی خێر لە ئێوە دانیە کە فەرمی بە زانایەکان خێر لە ئێوە دانیە کە قسێکی حەقتان کرد یەکسەر نێن لا ئێمە قسە حەقەکەمان بەرامبەر نەکەن و خێر لە ئێمەش دانیە کە حەقەکەتان لێ قبول نەکەین کەواتە زانایان کە قسەی حەق دەکەن بەڕاستی ئەو حەقە لە قورئان و لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆیە دەبی ئەو حەقە لای سوڵتانەکان دەسەڵاتدارەکان بە هەدیە و خەڵاتێک وەربگیرێتن نەک تەفسیری جیاوازی لۆ بکاتن تەفسیرێکی بۆ خۆی خراپەکاری لۆ بکاتن بری ئەو شتێکی لەژێر سەردایە و بەتەمای شتێکی دیکەیە زانان چ سوودێکیان بینێ لەو بارودۆخانێک کە دروست بووە جیهانیان مەسەرەن کۆمپانیا و شەریکێکی گەورەیان شتێکیان هەیە لەناو کۆمەڵگاندا هیچ بەڕاستی پشتی شەر درایتە خەڵکێکی دیکە بۆیە ئەلێرەوە ئەو پەیام ئاراستەی پەیام و وەلەڕێی پەیامیش و ئاراستەی هەموو ئەو خەڵکان دەکەم کە بەڕاستی پێگەی زانان بە گەورە سەیر بکەن و تەماشا بکەن چونکە هەر کاتێک ئێمە زانایەکان ڕێزمانگرت قەدرمان کرد پێش ئەوەی لە دەستیان بدەین پێش ئەوەی کەوا لە ناوماندا بڕۆن ئەو کاتی بەڕاستی میلەت و ئومەت بەرەو خێر دەچی و لێرەوەش پەیامێک ئاراستەی زانایان دەکەم کە زانایان ئەوەندە گەورەن بەڕاستی دەبی زۆر ئاگاداری خۆیان بن لاقیان نەخلج چێ چونکە سوڵتانەکان پێشتر و دەسەڵاتدارەکان ئێستا وە لە داهاتووش هەموو هۆکارەکانی مغرەیات هەڵخەڵەتاندن لە بەردەستی زانایان دادەنێن ئەگەر بە ترساندن بوو ئەگەر بە تۆقاندن بوو ئەگەر بە سوڵتە بوو وەکو دەسەڵات و پلۆپایی دنیا ئەگەر بە ماڵ بوو یان ئەگەر بە ئافرەتی جوان بوو بیانەوە زانان هەرخەرتن زۆر ئاگادار بوون زیلەت العالمی زیلەت العالمی دەبی زانە زۆر ئاگادار بی زۆر سپاس بۆ بەڕێز عەبدولحەمید زانایانی کە لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسپاس بووی بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عەزیزیش کە تام ساتە بینەرمان تا بەیەگەیشتنەوەی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم خواتان لەگەڵ